سڵاوت لێ بێ سڵاو لە هەموو بینەرانیان ئارتی. بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕۆژی دووشەممە ڕایگەیان کە هەموو کەسێک لە ئینگلتەرا دەتوانێت هەفتەی 2 جار پشکنینی خێرای کۆرۆنای بۆ بکات بەبێ بەرامبەر وەک بەشێک لە هەوڵی نوێ بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە هاوکات ئاسانبوونی سنووردارکردنی کۆمەڵگا و کوتان لە خێرایی خۆیدا بەردەوامە. سەرۆکی حکومە لە بەیاننامەکەیدا ڕایگەیان لەگەڵ بەردەوامیداین بەرەو پێشەوە چوونی پاش هەڵمەتی و کوتان و بەردەوامبوون لەسەر نەخشە و ڕێکاکانمان بۆ ئاسانکردنی کۆتوبەندی بە هوشیاریەوە و پشکنینی خولی خێراش لەوە گرنگترە کە ئەو هەوڵانە بێهودە نەبێت. هەروەها بۆریس جۆنسن دووبارەی کردەوە کە هەموو دوکانی تاکفرۆشەکان و میوانداری و سەرتاشخانە و ئارێژگایەکان و لە 12 نیسانی 2021 تاکەواتە لە 12 ئەم مانگەدا لە ئینگلتەرا دەکرێتەوە. هەروەها سیستەمێکیش دەبێت لە پۆلێنکردنی وڵاتان لەسەر بنەمای ئاستی ڕێژەی توشبووان و بڵاوبوونەوەی کۆرۆنا بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە هێنانە ناوەیە. خزمەت گوزاری تەندروستی نیشتمانی بەریتانیا دەرمانێکی نوێی ئاشکرا کرد کە دەکەوێتە بازاڕەوە بۆ چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمەک. ئەمەش دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەو کاتی کە نەخۆش پێویستێتی بۆ ئەوەی کە چاوەڕێ بکە تاکو چارەسەر وەربگرێت و بەو شێوەیەش فشارێکی کەمتر دەبێت لەسەر نەخۆشخانەکان. بە پێی میدیاکانی بەریتانیا ئەم دەرمانەی کە تازە دروست کراوە تێکەڵەیەکە لەو دەرمانانەی کە پێشتر وەریان دەکرد بۆ شێرپەنجەی مەمەک و ڕێکخراوەکانی شێرپەنجەی مەمکیش بە هەواڵێکی زۆر خۆشیان زانی کە هەزاران ئافرەتی توشبوو هەیە کە پێویستی بەم دەرمانە هەیە و دەستگای تەندروستی بەریتانیا تاکیدی کردەوە کە دەرمانی نوێ کەمتر لە 5 خولەک دەخایەنێت. پێشتر لە 2 کاتژمێرەوە بۆ 5 کاتژمێری دەخایەن، بەڵام ئێستا 5 خولەک دەخایەنێت. و هاوکات وەکو پێشتر ئاماژەم بەوەدا بۆریس جۆنسن حکوومەتی سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕایگەیان کە لە ئێستادا هەفتانە دوو تاقیکردنەوە 2 پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ئەدرێ بە هاوڵاتیان لە هەموو شوێنێک بە تایبەتی لە شوێنی ئیشەکان و لە میوانخانەکان بۆ ئەوەی کە بتوانن ژیان ئاسایی بکەنەوانێ لە 12 ئەم مانگەوە کە ژیان ئاسایی دەبێتەوە دوکان و بازارەکان و سەرتاشخانە و ئارایشگا و میوانخانەکان دەکرێتەوە. بەڵام لەو شوێنانەدا ئەبێ هەفتانە 2 تێستی کۆرۆنا بکرێت. ئەمەش وا دەکات کە ئاستی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەدا زیاتر کۆنتڕۆڵ بێ، هاوکات خەڵکەکە بگەڕێتەوە سەر ئیش و کاریان و ژیانێکی ئاسایی دەست پێ بکەنەوە لە وڵاتەکەدا. بەڵێ.